چەندێک گرنگە بەشداریکردن والله زۆر زۆر واجبی سەر شەرمان نادێ دیکەی گەنێکی خیانەتە دایەجان چۆنی ئەحواڵێ چۆن بە میێوارەتی بۆ دەنگە وڵاتم با تۆزێ چۆڕ بێ بە تۆزە چۆڵ بێ ئەرۆڵە یەکەم جار کە لە ژیانتا دەنگەیان ساڵی چەند بوو نازانەوە چەند بوو کە هەر دەست کراوە بە ئینتیخابات ئێمە هەر لەوە دوو بوو یا پێشتریش بووە نازانم بیرم چۆتەوە تۆزی مالیدی چەنی موالیدی چەندم هەشتا و حەوت ساڵم هەشتا حەوت ساڵی یەخوە تەمەن درێژ پێ و چۆن بوو بەشداری بکەی لەم دەنگدانەیە حەزم کردەوە لاخۆ کتشیان ناتوانی وتم بەخوارە چم تا چەندێک گرنگە بەشداریکردن والله زۆر زۆر واجبی سەر شەرمان نادێ دیکەی گەنێکی خیانەتە ئەم ڕۆژادەی کەرکووی کە بدیایە شایر گۆزانیە بوو بەر ناکەوت دڵخۆشی بەبینینی ئەم دیمەنانە طبعاً ئەی چۆن باشە سەردەمێک هەبوو سەردەمی حکومەتی باز بوو ئێستا سەردەمی حکومەتی کوردیە جیاوازیەکان چی بوو؟ وڵی جیاوازەکان ئیستا خەڵق حڕە شەو هەر ئێوارە دەرگاماندا خز نەمانەوە هەرچینە دەرێ ئێستا حڕە ئەڵێ گوری خۆماڵی بمخوا باشترا لە شێری دوژمن زۆر ئازادرە هەرچێبی خۆمان